سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف و ڕێزنگەرم گەلی گۆهدار و بینەرێن دەنگی ئەمریکا و ڕادیۆ کوردیان لێ دەنگی ئەمریکا لەسەر سەتەلایتێتی نیشاندان. بینەر و گۆهدارن هێژا کێشەیە نەفتی دنێڤبەرە هەولێر و بەغدادا کێشەیەکە چەند ساڵە هەر بەردەوامە. دۆ سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی نێچیروان بارزانی سەردانە بەغدایی کرد. دەگەل سەرۆک وەزیرên عێراقی نووری المالکی کۆم بوو. ڕاگەهاندن ji هەردوو ئالیان دەرکەتن. لێ هەردوو ئالیژی نابێژن کە وان چ بەحەس کرد. دەبێژن PTV بە ڕێکەفتنێکی هەیە. ji bo behezkirina vî babetî îro ez mêvandariya Birêzhana Seîd çavdêrekî siyasî lêre li Washington dikim ji bo bitir em behsê kêşeya herêmê û Bexda û bi taybet di mesela neftê de bikin. Kaka nezûr bexêr bê. Wekû gotim rageyandin li herdû la li lay hikûmetî herêm û li lay ofîsî malikî ji derçûn. Eger regan bideytê çûka pêşgotinekem zor kurt kir bo ew ew legal bas bikim. Nûsîngehê malikî delê هەردوو لا دووپاتیان کردوتەوە لەسەر گرنگی گەیشتن بە ڕێککەوتن. ئەمە مالکیە دەڵێ ئەی چی خۆ هاتبوون نان بخۆن بۆ پشتی خواردن چ بوونە بەغا ئەمە یەک. دوای حکوومەتی هەرێم چی دەڵێ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی گفتوگویان لەسەر ئەو پرۆپۆزەڵانەیان کردووە کە لە دوو هەفتەی ڕابردوودا لە ناو هەردوو لا ئاڵوگۆڕ کراون. هەروەها چەندین دید و پێشنیازی نوێی تر خرانە ڕوو. نازانم کە باسی ئەم کێشە دەکەن کێشەیەکە لە بەهۆی ئەو کێشێش بودجەی هەرێم بڕاوە پارە بە هەرێم نادرێ هەرێمیش تا ڕادەیەک موچەی کارمەندان دوا دەخاتن لەبەر نەبوونی پارە. ئێستاش دەڵێن دانیشتن بۆ ئەوەی بکەون بە ڕێکەوتنێک ئەی بۆچی چوبنە بەغا. بەڵێ تەمان پێشبینی ئەکرێ ڕێکەوەن یانی ئەگەر ڕێکەوتنی مالکی ئێستا لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ینی چاوەڕوان کراوە بەهۆی ئەوەی بە زۆربەی لەو ڕەنگە چاودێرانی سیاسی لەگەڵ منە کۆک بن زنجیر ئەم درامایە لە حەڵقای کۆتاییەکانێتی بەهۆی ئەوەی ئەگەر من لەگەڵ شاندی سەرۆکایەتی هەرێم بم ینی من ئەتوانم بڵێم ئێستا ڕەنگە سەیری بێ بە قسەکانشمان لەسەر ئەمەی حکوومەتی هەرێم ئێستا لە ڕووی لە خاڵی بەهێزەوە گفتوگۆ لە سەرمەگەڵ مالیکیاکە نەچیروان بەرزانی ئەڕاتە بەغا پێشەوەی بگاتە بەغا نەوتی گەیانەوە هەموو هینەکانی جیهانە نەوتی گەیانەوە جیهان واتە قەزدم بەندەری جیهان لە تورکیا نەوتەکان لەوەیە چاوەڕوانی فرۆشتنێتی واتە نەوتەکان گەیشتو دە جیهان لە تورکایە کڕیارش ئامادەیە بۆیە لەو کاتەیە کە مالکی لە بەغا سەرقاڵ بوو بە کێشەکانی ئەنبارڕاو بە کێشەی ناوخۆ و کێشەی دژە تیرۆر حکوومەتی هەرێمی کوردستان توانی ئەو گەمە سیاسیە بەرێتەوە لە مالکی نەوتەکان بۆڕی نەوتەکان بخاتە گڕ بە تایبەتی ئەوانەی وا لە کێلگەی شێخان و لە کێلگەی تەقتق دەرهێنیرێ گەیاندراوەتە جیهان واتە ئەگەر ئەمە باشترین گفتوگۆیە باشترین کاتەکەش کاتێکی زۆر گونجاوە ینی من بەڕای من لەم نزیکانە بە زۆر لە پێش هەڵبژاردن پێش هەڵبژاردنەکانیان لەوانەیە لە کاتی هەڵبژاردنا بگەن ئەنجامێکی کۆتایی ئەنجامەکان چۆن دەبن ینی ئەنجامێک چی دەکەن بەغا واز لێ دێنێت بە هەرێم دەرێ بڕۆنەوتەکە بیفرۆشە یان ئەمە خۆمان ئێ باشە زانین هەرچ کاتێک کە بابەت گەیشتە بابەتی نەوت ڕەنگە نەوت کاڵایەک بێ لە بازارەکانە بەڵام ئەوەندەی سیاست نرخی بۆ دانێ بازار نرخی بۆ دانانێ ئەم کێشەی نەوتە لەگەڵ حکوومەتی هەرێمە سەری هەڵدار سەرەتا لەگەڵ عفۆن حکوومەتی بەغایە سەرەتا کێشەکان لەسەر ئەو بوو ئەو ڕێکەوتنامانە دەستوری نییە پاشی گفتوگۆکردن لەسەر مادەی 111 دەستور و دیباجەکە ئەو ئارگیومنتەیان ئەو خاڵە حکوومەتی ناوەند دۆڕانی لەگەڵ هەرێمایە بۆیە ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێم حەزەکەم لێرە زۆر بە جوانی وشەکانم هەڵبژێرم زۆر زیرەک بوو بۆ بەرژەوەندی خۆی ناڵم بۆ بەرژەوەندی ملەتەکە یان بۆ بەرژەوەندی حکوومەتەکە ڕەنگە بۆ بەرژەوەندی حزبی دەسەڵات زۆر سەرکەوتوو بوو لە گفتوگۆکان گەیاندنی نەوت بۆ بەندەری جیهان لە تورکیا
پاشان دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ مالیکیە مێزی گفتوگۆکەش حەزەکەم بزانی کە تا ئێستا کەس ئەو ژمارانەی لا نییە ژماری چەندێک بەرمیل گەیاندراوتە تورکیا بۆ فرۆشتنی ئامادەن بۆ فرۆشتنی ئەو ژمارانە تەنها لە جانتای نێچیروان بەرزانیە کە لەسەر مێزی گفتوگۆ دەیانێ بۆ مالیکی و بەو باوەڕەشان بەهۆی ئەوەی مالیکی لە قەیرانێکی ئەوەیە بە دوای هەوپەیمانەتی ئەگەڕێ لەو بڕوایم ڕێکەوتنامەکان زۆر ئاسانە بێ ئەمەش زۆر بەڕوونی بینیمان لە نووسینەکانی دەیڤد ڕۆمانەوە کە ئێستا بەداخەوە کوردوای لێ هاتووی جۆ لە دەیڤد ڕۆمانەوە گرێت لە بەرەوەی نێزگە لە سەرچاوەکانە نووسری کەنەدی بۆ ڕوودا و هەموو باسەکان و شیکردنەکانمان بۆکە کە ئەو بڵێت گفتوگۆکانیان ئەو بڵێت ڕێکەوتنەکە نێزگە بە تەسەوڕی بنەبێ باوڕی پێ بکەین ئەو زۆر نێزگە ئێستا لە سەرچاوەکانە نێزیکی سەرچاوەکان بانە پرۆپۆزەڵەکان باسی پرۆپۆزەڵ دەکرێت بەیانی یان ئەو بەیان ئەمریکا حکوومەتی هەرێم دەرخستووە دوێنێ دوای کۆبوونەوەکانی نیشتیروان بارزانانی لەگەڵ مالکیە باسی هەندێک پرۆپۆزەڵ دەکە کە چێ دەدێ یان چێ دەزانی ئەو پرۆپۆزەڵانە چین یعنی لەسەر چی دەبن پرۆپۆزەڵەکان وەکو ئەوەی پێشبینی ئەکرێت لەسەر سێ بابەت گفتوگۆکان ئەنجامەدرێت یەکەمیان پێوەردانانە واتە ئێستا پێوەرێک نییە نازاندرێ حکوومەتی هەرێم چەندێک نەوتە نێرێ بۆ دەرەوە واتە چەند جارێک حکوومەتی ناوەند داوای لە هەرێم کرد پێوەرێک دابنرێن واتە میتەرینگ ینی پێوەرێک دابنرێن لەسەر ئەوەی چەندێک بەرمیل نەوتە نێردێ بۆ دەرەوە ئەمە یەکەم پێوەرە یەکەمیان دانانی پێوەرێک کە بەغا بۆی داناوە کە ئەبێ لە ڕۆژێکە 400,000 بەرمیل نەوت ڕەوانەی لە کێڵگەکانە ڕەوانەی دەرەوە بکرێت ئەمە بەپێی ئەو هێڵی ئەو بۆڕی نەوتانەیەوە ئامادەکراوە بۆ ناردەکردنی هەنادارکردنی نەوت ئەم 400,000 بەرمیلە تا ئێستا نەگەیاندراوە حکوومەتی هەرێم تا ئێستا توانێتی 50,000 بەرمیل نەوت 50,000 نەوت بەرمیل نەوت لە ژمارە نییە لە بازاری نەوتەیە ئەوەش بە تەنکەر ڕەوانەیەەکە بەڵێ هەندێک ژمارە دەرکراوە کە حکوومەتی هەرێم خۆی ڕەوانەی میدیاکانی کردووە ئەڵێ 250,000 بەرمیل توانیمانە 250,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی تەختەق و شێخان ڕەوانەی جیهانکەین بەڵام ئەم ژمارانە تا ئێستا تاکیدی نییە بێجگەلەوە حەزەکەم ئاماژەش بۆ بکەم کاک دەخیل بێجگەلەوە پێوانەیەک نییە بۆ تا ئێستا نازانین چەندێک گازی سروشتی ئەنێردرێ حکوومەتی هەرێم چەند جارێک دوو پێوانەی بەکارێناوە جاری وا هەیە باسی لەواکە 1 مەتر سێجا واتە چەند ژمارەیە کە خاتە بازارەوە کە ئەوەنی هەناردە کردووە لە گازی سروشتی 1 مەتر سێجا جاری واشەیە ئەڵێت بە بەرمیل واتە BOE کە ستاندەری بەپی هەندێک ڕاگەاندن کە 425,000 بەرمیل لە بەندری جیهانەوە توانای ئەوە هەیە ڕۆژان ڕەوانە بکریان ڕەوانە بکرێ بەڵام تا 2012 ڕۆژانە 61,000 بەرمیلی نەوت ڕەوانی تورکیا دەکرا ئەوە بەپی وەزارەتی بەتەنکەر بە بۆڕی نەوت ئەمە بەپی وەزارەتی تورکیا وەزیری نەوتی تورکیا دەڵێ ڕەوانەی تورکیا و بەغدا سەرپەرشتی فرۆشتنەکەی دەکرد تا ئێستا بەڵێ دەمویست بچمە قوڵایی کێشەکاندا ئەمە ئاڵۆزیەکە 2013 دەستی پێ کرد یعنی ماوەیەکی دوور نییە دیارە لە 2013 گوتمان ڕۆژانە بە ڕەزامەندی بەغدایان بە چاودێریکردنی بەغا نەوتەکە دەفرۆشرا ئێستا دیارە بەغا ئاگای لەیمێ و ئەمەش مالکی تووڕێی کردووەتان ئەگەر بەیانێکی ببینی هەر هیچ باسش ناکە دەڵێ ڕێکەوتین لەسەر ئەوەی ڕێک بکەوین بەڵێ یەکێک لەو پێوەرانە کە باسی ئەوە بکەم کە لە قسەکانمە وستم جۆ لە پرسیارەکە ڕاگرم پێوەرێکی تریەکێ لە کێشەکانە پارەیە ئەو داهاتە نازاندرێ بۆ چۆ ئەڕوا واتە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەنقێکی تورکی دیاری کردووە بۆ دانانی پارەکان داهاتەکەی وەردەگرێت واتە داهاتی ئەو نەوتە ئەڕوا بۆ ئەو بەنقە ژمارەکان لە لای بەغایە نییە بێجگەلەوە حکوومەتی هەرێم داواکە تێچوونی ئەو پرۆژانە کە پرۆژەی هەناردەکردنی نەوت بێجگەلەوە چەند هینەکەیە 5% هەیە بۆ قەرزی کوێتە ڕوا ئەبێ ئەوانەی لێ دەربهێنرێ پاشان ئەنجا بڕا بۆ بانقەکان تا ئێستا ئەو ژمارانە ڕوون نییە واتە چەند جارێک سۆمۆ کەوا ئەو کۆمپانیا نەوتەی وە کە بەرپرسە لە فرۆشتنی نەوتی عێراقی چەند جارێک تووشی چەند جارێک ڕەخنەی ئاراستەی کۆمۆ کردووە کە ئەو کۆمپانیای وا لەلایەن حکوومەتی هەرێمەوە دانراوە بۆیە نرخەکان نادیارن یەکەم ئەو نرخانەی وا ئەفرۆشترێ هەرزانن واتە بە زۆر بەڕوونی ڕەخنەکان بۆ ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە هەرزان فرۆشەکە ئەوێتش حکوومەتی ناوەندی بەغا پارەی تێچوونەکانی بات
باڵێ باشە تۆ بە مندەڵی کە قەرەبووی کوێ دەدرێ باشە بە بەغا ناڵێن چەندمان فروشتۆ و چەندی دەفرۆشین بە کوێت بدرێ ئەمە بەڵێ بێجگەلەوە نەک تەنها قەرەبووی کوێت دەرێکردرێ لە داهاتەکە حکوومەتی بەغا تەنانەت ژمارەی ئەوەی لانیە چەندێک ئەو کۆمپانیانەی وا یارمەتی حکوومەتی هەرێمی کورسانیان داوە لە دۆزینەوەی نەوت و دەرخستنی نەوت و پاڵاوتنی نەوت چەندێک وەرەگرن لە بەرامبەر ئەوە حەزەکەم لێرە ئاماژە بۆ یەکش بکەم ئەو گرێبەستانەوە حکوومەتی هەرێمی کورسان کردی گرێبەستێکن لەسەر ئەساسێکی پێرەوێکی زۆر کۆن و کۆنەپەرستانەیە واتە کۆمپانیان هێناوە کۆمپانیاکە نەوتە دۆزێتەوە نەوت دەرهێنێن نەوتە نێرێ بۆ جیهان نەوتش ئەفرۆشێ بەرامبەر بە ئەوەی حسەیەکی بێ واتە بەشێکی بێ ئەمە ئەوان چۆن ئەوە ئەگەر ئێمە باسی ناشەفافیەتی سیاسەتی نەوتی هەرێم بکەین چۆن ئەو زانیارینە دەستمان دەکەوێت ئەو زانیاریانە زۆر ئاشکرایە ینی ئێستا لە راپۆرتێکی وڵسری جەنرال و ڕۆیتەرس باس لەوە دەکا کە یەکێک لە کۆمپانیای هەنگاریەکان 20% پشکی هەیە لە بەشی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان واتە ئەم زانیاریانە ئەگەر هەرچەنە ببەسترێتەوە بەڵام هەندێک کۆمپانیەکان خۆیان باس دەواکەن ئەمان ئەیانتوانی تەنها بڵێن بە کۆمپانیەکە بڵێن ئێوە ئەوی شەمان بۆ بکەن بەرامبەر بەو بڕەپارێ و ئەتوانن خۆتان دەرهێننەوە دانانی پشک بە کۆمپانیا لە بڕوای من لە بەرژەوەندی گەلی کوردستان نیە لە بەرژەوەندی ئەو ملەتە نیە لە بەرژەوەندی تەنها ئەو خەڵکانەیەوە کۆمپانیەکان چۆن کار ئەتوانن تەنها پارەی خۆیان وەرگرن لە دۆزینەوەی نەوت لە دەرخستنی پارەکە وەرەگرون دەرهێنن دوای ئەوە ئابێتە ئەو فرۆشتنەکەیە پارەکەیە نەخێر بمەوەستم ئەوەیە هێنانی کۆمپانیایەک بۆ هەرێمی کوردستان دۆزینەوەی نەوت دەرهێنانی بەچەند بۆی ئەکرێ گرێبەستەکە لەو حکوومەتی هەرێمی کوردستان مافی خزمەتە بکات لەسەر ئەساسی خزمەت نەک لە ئێستا نەوتەکەش دەفرۆشن بەڵێ ئێستا نەوتەکە ئەفرۆشن و پشکشیان هەیە لە فرۆشتنی نەوتەکانش لە بازاری لەندەن ئەفرۆشترێ گۆڵف کیستۆن بۆیان ئەفرۆشێ تا ئێستش کەس نازانێت کرارەکان کێیە باشە دەقیق من وەزیری نەوتی تورکیا دەڵێ کە لە زۆربەی ڕاگەاندنە نەکرد وەزیری عێراقیەکانش هەربەستانی کوردی عێراقیش دەڵێن نەوتی کوردستان لە ڕێگە تورکیا نافرۆشتێ نەفرۆشتەوە یان پارەکە یان تەواو نەکراوە فرۆشتنەکەی تەواو نەکراوە لە ڕێگای تورکیا فرۆشتراوە بەڵێ تورکیا دەڵێ هیچ نەوتی کوردستان نەفرۆشتراوە بەبێ ئەوێ بەغا ڕازی بێ ئەمانە بۆ ئەم ڕاگەیاندنی جیا و کە نازانم چون من یان تۆ بڕوایان پێ دەکەین ئەزانێکی یەکێ لەو کێشانەی کە گەورەترین کێشە یان یاریزان لە کێشەکەی تورکیایە بەهۆی ئەوەی تورکیا چەندها ساڵە تەنها بەس پشتیوانی ئەفرۆشت واتە پشتیوانی ئەفرۆش بۆ ئەمریکا بەرامبەر ینی خزمەتگوزاریەکی ئەفرۆش بە ئەمریکا ئێستا تورکیا یاریەکەی گۆڕیوە ئەیوێت ببێت بە یاریزانێک لە ناو ئەو کێشەی لە نێوان کورد و لە نێوان بەغایە ئەیان ئەتوانم بڵێن باڵادەستانی حکوومەتی کوردی لەگەڵ حکوومەتی ناوەندا یەکێک لەوانەی وا کێشەکەی گەورە کردووە هێنانی تورکیا وەک یاریزانێک واتە ئێستا ئێمە ئەبین حکوومەتی بەغا ئەوەندە لاوازە هەڕەشە لە حکوومەتی تورکیاکە ئەڵێ ئەگەر لە حاڵەتێکا فرۆشتی یان ئەگەر هەر کڕیارێک نەوتی کوردستانی فرۆشت ئێمە دێنێ دادگا ئەو ناتوانێت هیچ بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بکە هەڕەشە لە کڕیارەکانەدا واتە تورکیا خۆی بۆتە یەکێک لە چەقی کێشەکان لە نێوان کورد و بەغایە بە تایبەتی ببوورە بە تایبەتی ئێستا بۆ ئەو تورکیا ئەمە بازارێکە وەکو وتم پێشتر تەنها بەس پشتیوانی ئەفرۆش بۆ وڵاتانی خۆراوە بەڵام ئێستا یاریەکە گۆڕاوە گەمەی سیاسێکە ئەوەش بزانی خۆشی لە وەزعێکی باشانیە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی ڕاگەاندنەوە گەندەڵی زۆری لە دوایە واتە دوو جەمسەری کاکانوانم بڵێم ناشەفاف سەریان تۆ ئێستا دەتەوێت بە من بڵێ کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەو توێژانەی لەگەڵ ماڵێکی لەگەڵ ناوەندا باڵا دەستن بەڵێ سەرکەوتون بۆ نەک بۆ ملەتەکە بۆ خۆیان بڵێ لە خاڵی بەقوتان بڵێ بەڵام بەغاتوانای ئەوەی هەیە کێشەی ئابووری درایی بۆ هەرێم دروست بکات و بوجەکەی بۆ نانێرتن ئەم کێشەیە من بە تەسەوڕی من کێشەی بەنقەکان و مایە پوچکردنی بەنقەکان بە تەسەوڕی من کێشەیەکی دروستکراو بوو واتە ئەتوانم بڵێم ئەم کێشانە زۆر ئەبینین کە نێزگە بینەوە لە هەڵبژاردن
مالیکی ئەبێت بە دوژمنی کورد و مالیکی ئەبێت بەغا ئەبێ بە ناحەز و بەڵام پاشی هەڵبژاردنەکان بەس بۆ تەنها بۆ بانگەشی هەڵبژاردن پاشی ئەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی ئەگەڕێنەوە ئەبنە بە دۆست من بەر لەو بڕوایم هەبوونی کێشە لە کێشەی موچە لە کوردستان و مایەپوچکردنی مایەپوچبوونی بانقەکان لە کوردستان ئەگەڕێتەوە بۆ لاوازی پلاندانانی حکومەتی هەرێمی کوردستان واتە ئەمبارکردنیە بەڵێ هەیە بەڵام مایەپوچە بێ بەهۆی ئەوەی پلانێک نییەدراویان نەبووە لە بانکەکان نەبوو 20 ساڵێکە نەبووە بەڵێ ئەم کێشەی وەکوتم دروستکراوە من بۆ ینی مەسەن ئەگەر کێشیان هەبێ یان توانای ئەویان نەبێ ئیشەکانی خۆیان لە بانک و لە مەسلەی دراوی و ئابوووریەکانە ڕێک بێخن خۆ ئەو بیساڵی ڕابردووە من ناڵم توانای ئەویانە من ئەڵێم ئەو مانجمنتە ئەو بەڕێوەبردنە هەڵەی کردووە لە هەبوونی پارەیەک بۆ دابنرێت وەک لە بانقەکانە بۆ ئەوەی حکومت وەگەڕ بەخسترێ ینی بۆ سوڕانەوەی ئەو پارەیە یعنی لەوەیە لە هەڵەیە کابوونە ئەم هەڵەیە نەکار حکومەتی هەلاقی بە بەغاوە نییە بن لەو بڕواانیم ئەمە بەشی ئەو 70% بێکە لە بەغایە ئەوان ئەیانتوانی پاریان هەبووە لە بانقەکە حکومەتیان بڕێ ئەگەر ئەوان باسی ئەوە ئەکەن ئەگەر حکومەتێکی سەر بە خۆیان هەبیان ئەوە توانیان هەبێ خۆیان بەڕێوەبڕن واتە هەر لە ڕاگررتنی بودجە لەلایەن بەغاوەتەوە حکومەتی هەرێم سقوتەکاتەوە ئفلیجە بێ نەکارێم بەغاش هەموو عێراق لەسەر نەوت داهاتی یەکەم و سەرەکەی هەر بەڵام حکومەتی هەرێم ڕانەوەستاوە لە فرۆشتنی نەوت بەڵام دەڵێن پارەمان وەرنەگرتووە لە فرۆشتنەکە تا ئێستا تەنانەت حکومەتی وەکووتم ئەو ژمارەی پارانە تەنها لەو جانتایەیە کە بۆ گفتوگۆ چوو بۆ بەغا دوێنێ باش ئەو ژمارە کاکانە دوبارە نامەوەی بەسەر ئەو مۆزادە دوبارە بکەینەوە بەڵام دەمێ باسی ئەو بکەین ئێمە باسی سیاسەتی هەرێمی کوردستان دەکەین کە سیاسەتێکە هەموو خەڵکێک گلەی لێیە یانش ڕخنەی لێ دەگرن کە ناشەفافە زۆر لایەن باسی لەوە دەکەن یان بیر لەوە دەکەن دەڵێن کە ئەم سیاسەتە بۆ ئەوەیە دەستکەوتی ئابووریان هەبێت جەنابشت خۆش دەڵی کە تەنها حزبی دەسەڵاتدار پارتی قازانجی وەرگرتووە خەڵکانێک وا دەڵێن کە مەوزوع بابەتەکە هەموو بابەتی سیاسیە بابەتێکی سیاسی من خۆم دەڵێم کە ئەمە بابەتێکی سیاسی ئەگەر ئابووری با خۆ وایە نەدەکرد کێشە بگاتە ئەو هەردێکە بەغا بوجیان لێ ببڕێتن توش دەڵێ نەوتی یان سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان مەبەستەکەی ئابووریە یان سیاسیە مەبەستەکە سیاسیە بەڵام من حەزەکەم لێرە ئاماژە بۆ بکەم وەکو وتم نەوت کاڵایەکە بەڵام سیاست نرخی بۆ دانێ بازار نرخی بۆ دانانێ حەزەکەم چەند جارێک حکومەتی هەرێم ئەم نەوتی بەکارهێناوە وەک چەکێک بۆ پیاکردنی پشتیوان بەڵام با من هەندێک ژمارەت پێ بڵم ئەمریکا ئەو نەوتانی کە دەستێکەوێ 100 لە کەنەداهێنێ واتە پێنج گەورەترین وڵات کە نەوتی لێ ئەکڕێ کەنەدا و مەکسیک و ڤەنزوێلا و رووسیا و یعنی ئەو سعودیایە یعنی سعودیا بە خاڵی دووهەم دیە واتە هەر یعنی حەزەکەم بەس بە ژمارە بۆی پێت بڵێم بۆی خەڵکانی بەرپرسانی حکومەتی هەرێم بزانن کە ئەوان هەر ژمارە نین لای ئەمریکا بۆ ئەوەی بتوانن نەوت بەکار بێنن بۆ ئەوەی پشتیوانیان دەستکەوێت ئەمریکا لە ڕۆژێکە 10 ملیار بەرمیل نەوت سەرفەکە حکومەتی هەرێم لە ڕۆژێکە ئەتوانێت 400,000 لەوانەیە 400,000 بەرمیل هەناردە بکە تا ئێستا 50 ملیار ینی بارمەتی 10 ملیار ئەو سەرفەکە 10 ملیار بەرمیل حکومەتی هەرێم حاڵی حاضر 50,000 بەرمیل هەناردەکە واتە هەر ژمارە نییە حکومەتی هەرێم بەڵام بۆ تورکیا ژمارەی زۆر گەورەیە بۆ تورکیا ژمارەیە لەبەروی لە قەیرانێکایە بۆیە ئێستا ئەگەر حکومەتی هەرێم بێوێ لەو سیاستە بەردەوام بێ ئەلێرە حەزەکەم ئەلێرە ڕاوەستین مەوزوعێکی زۆر گرنگ حەزەکەم بۆ ڕاگەیاندنەکان لەوانەیە بۆ یەکەم جار باس بکردێ ئەگەر بیوێ حکومەتی هەرێم بیکا بە پچەکێک بەکاری بێنێ حەزەکەم ئەوە بڵێم ئەمە راپۆرتێکە لەلایەن سنتەرێکی توێژینەوەیە گۆردن ئەلپرد ئەم گۆردن ئەلپێردە سنتەرێکی توێژینەوەی باس دەواکە ئەو کیستۆن XLA کەوا دروست دەکرێت لە بینی کەنەدا و بۆ کەنداوی مەکسیکە ڕوا هەموو ئەو هەناردانەی وا لە وڵاتانی ئۆپێک دێ کە وڵاتانی ئۆپێک کە هەمووی
پوینۆیە 20% ئەمریکا لەسەر وڵاتانی ئۆپیکە 13 سعودیا وێنێ واتە ئەگەر ئەم پایپلاینە دروست بێ ئەم هێڵی بۆڕیانە دروست بێ لە بینی کەنەدا بۆ کەندا ئەو بڕە بەیارمەتیت ئەو بڕانەوتەی کەوا دێ لە ئۆپیکەوە هەموو لە دابەزینایە واتە ئەو پشتیوانەشی دەست ناکرێت بەرامبەرەوەی ئەوێ بپرسێ ئەگەر بیەوێ ئەو زانیارانی دەستکەوێ نێتوانێت لەوانەیە ئەستیفادێ بکە لەم سنتەری توێژینەوەیە ئەگەر بیێ ئەوە ئایا لە داهاتوە ئەمە نەخێر ئەگەر دەست پێ بکەن وا بڕێرە لە 3 ساڵە دروست کرێ لە 3 ساڵە تۆ ئەبێ حسابی ئەوە بکەیت لە 3 ساڵە لەو 3 ساڵی کەتە پێشبینی ئەوە دەکەی بۆڕێکی وا دروست بێ لە بینی کەنەدا تا کەندا و تر ئۆپک یان وڵاتانی ئۆپک هەناردەکردیەکەمە بێتەوە گرنگیان نەمێنێ بۆ ئەمریکایان بۆ کەنەدایان بۆ وڵاتانە دیکە لەو وەختەدا لەو کاتەدا کوردەکان ئەو یاریە دەکەن مۆزوعی نەوت بەکاربێنن بۆ مەبەستێکی سیاسی وە لە ناو کووردا ئەم بۆچوونیە دروست دەکری ئەو بوو ئێمە دەمانەوێ نەوتەکە و کڕین و فرۆشتن و ئەوەکان بخێنە ژێر دەستی خۆمان بۆ ئەوەی حسابێک بۆمان بکرێن لە ڕووی سیاسیەوە بزانم وڵامەکەی ئەم پرسیارە ئەوەیە وەکوتم لە ژمارەیە ئەوان ژمارەیەکی زۆر کەمن بۆیە ئەگەر بیانەوێت چەکە ئەو نەوتە بەکار بێنن بۆ ئەوەی پشتیوانی سیاسیان دەستکەوێت لە داهاتوە بە بڕوای من ئەبێ لە ئێستەوە بیر بکەنەوە ئەو پشتیوانیە لە کێ دەستیانەکەوێت تا ئێستا ژمارە نین لە بازاری نەوتایە لە لای ئەمریکا دەتوێت بڵێ کە ئەمریکا پشتیوانی ناکە پشتیوانی کورد ناکە لەبەر مۆزوعی نەوتەکە ئەگەر ئەم سیاسەتی ئێستا نەگۆڕێ بە کارهێنانی نەوت وەک چەکێک نەخێت بەچی بگۆڕێت ئەبێت بەتەنها خۆی ژمارەیەک نییە بەڵام ڕەنگە حکوومەتی عێراقی ئەڵێت ئەگەر حەزەکەم ئەوەش ڕوونکەمەوە تا ئێستا کە ئەو بۆڕینەوتانە دروست کراوە لە تەختەقەوە ئەڕۆ بۆ بەندەری جیهان پمپی ناردنی نەوتەکە هی حکوومەتی عێراقیە بەناو خاکی عێراقیە ڕوا بەناو ئەو خاکیان ناڕوە بەڵام پمپێکی ئەن دروست کردووە بۆڕیەکیان دروست کردووە لە هەرێم بۆڕێکیان دروست کردووە پمپەکە هی خۆیان نییە ئەو پمپە هی حکوومەتی بەبووزی حکوومەتی عێراقی دروست ئەگەر کورد بڕوات بەو تەسەوڕم ئەگەر ئەو هەناردەیە لەگەڵ بەغایە یەک بخەن بۆ ئەوی ببن بە ژمارەیەک ئەو کاتە لەوانەیە بتوانێت ئەمە بەکاربێنە بۆ پشتیوانیکانە 2 دقیقیان کەمتر لە 2 دقیقە ماوە دەمویست باسی هەڵویستی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەی بە تایبەتش ئۆپۆزیسیۆن کە لە کاتی هەڵبژاردنەکاندا و لە 2 ساڵی ڕابردوودا زۆر ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن و لە دەسەڵات بە تایبەت دەسەڵاتی پارتی و یەکێتی کە لە حکوومەتدا بوون لەسەر مەوزوعی نەوت و دەڵێن ناشەفافە ئێستا لە وتوێژدان لەگەڵ دەتوانین دەست هەڵات لە عینی دەسەڵاتەکانە لەو توێژدان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێم ئایا ئاگاداری کە باسی ئەم ناشەفافیەتەی نەوت بکرێت لەو توێژانەدا بەڵێ یەکێک لەو بابەتانەی کەوا هەمیشە لە وتوێژەکانە وتراوە ئەو داهاتەی وا لە نەوتا دێ بەرەوچوو ئەڕوا داهاتەکەیان سیاست و استراتیژی نەوت سیاستەکە تەنها لەوەیە کەس ژمارەکانی نازانێ حکوومەتی هەرێم لە مانگی 12 راپۆرتی لە کۆتایی مانگی 12 لە واتە کەوتە مانگی ساڵی 2014 راپۆرتی نەوتی بڵاو کردەوە بێ ئەوەی هیچ وەزارەتی دارایی ئیمزای لەسەرکە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەت بڵێ لە گفتوگویان بۆیە هەتا ئێستا هەرچیەک ئەوانەی باسەکرێ بە تەسەوڕی من بەس پێشبینیە ئۆپۆزیسیۆن هیچ هەڵوێستێکی تا ئێستا نیە لەبەرەوەی عرف و عادەت وا ئەڵێ لە کاتی گفتوگۆیە پێویست ناکە هێرش بکرێتە سەر بەڵام دڵنیاتەکەم من لە یەک شتە لەگەڵ توانیم کە باسی ژمارەکان دەکەی نەخێر من باسی سیاست و استراتیژی نەوتی هەرێم دەکەم زۆر سپاس کاکانەجان داوای بودنەکەم کاکانە سای چاودێری سیاسی و بێ چەندی ژێمتی نەدمایە بەرنامە ئەموو سیاست یا بێجاری دەخیلە شەموو هیڤیا خۆشییا ژۆڕا دەکەتن ئەم و سیاست بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.